بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. لتفسير سورة الطور اجتناءات بستنو كدواء ويك خواي قرر لسرطاي سورة كي باسي طبعا سوين دي خوارت بكوم الله يكشد لسر اويك بباوركان لدواروش دا سزادة درين ودواتر باسي پاداشتی ایمان دارانی کرد. ئەو جار خی گەورە دێت لە کۆتایی سوورەتەکەیدا باسی هەڵوێستی بتپەرستەکانی مەککە دەکا سەبارەت بە قورئان و پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دەفەرمێ فەذەکر یعنی ئامۆژگاریان بکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم. فما أنت یعنی تۆ بنعمەتی ربک بەهۆی چاکەی پەروەردیگارتەوە بیکاهینین نەبوویە کەسێکی فاڵگرەوە فاڵچی وەلا مەجنون و هەروەها تۆ شێتیش نی. بتپەرستەکانی مەککە هێندێک جار کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هێندێک خەبەری پێدەدان و خەبەرەکە ڕاست دەردەچوون دەیانگوت ئەوە فاڵچییە فاڵی گرتوۆتەوە چونکە فاڵچی ئەو کەسانەکە قسە لە غەیب دەکەن بەڵام لە 100 قسەی لەوانەیە دویان ڕاست دەرچن و بەش 98یان لەوانەیە درۆ بن. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر باسی غەیبیشی کردوێت تەبەن لە خۆڕا باسی نەکردووە خی گەورە تەبەن ئاگاداری کردوتەوە و هیچ قسەیەکیش نەبووە پێغەمبەر صلی الله عليه وسلم بیڵێت و وەک خۆی دەرنەچێت. بەڵام بتپەرستەکان یەک لە توهمەکان و یەک لە قسە ناشیرنەکان کە بە پێغەمبەریان دەگوت صلی الله عليه وسلم ئەوە بوو کە دەیانگوت تۆ کاهینی ها فاڵوشتی دەگریەوە قسە لە غەیب دەکەی یان هێندێک جار دەیانگوت تۆ شێتی قسەکانت سەر و بەریان نییە و قسەکانت بۆ خۆت نازانی دەڵێ چی. بەڵام خی گەورە هەردوو سیفەتە خراپەکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوور دەخاتەوە و دڵنیایی دەدا بە پێغەمبەر و بە هەموو خەڵکی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ کە خوا کردوویەتی بە پێغەمبەر و وحی بۆ ناردووە نەبۆتە فاڵسی و نەبۆتە شێتیش. فەذەکر ئامۆژگاریان کە یعنی بەردەوام بە لەگەڵ لەسەر ئامۆژگاریکردنیان ئەی محەممەد صلی الله عليه وسلم بەو قورئانە. فما أنت بنعمة ربك تۆ بەهۆی چاکەی پەروەردیگارتەوە کە پێغەمبەرایەتیە بیکاهین بە هیچ شێوەیەکی فاڵچی نی و هیچ شتێکیشت لە فاڵچیەکان لە فاڵگرەوەکان ناچێ وەلا مەجنون و هەروەها تۆ شێتیش نی. وازحە فەذەکر ئامۆژگاریان بکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم. فما أنت یعنی تۆ نی ئەگەر معنای کەلیمە بە کەلیمە بیکەین بنعمەتی ربک بەهۆی ئەوەی کە چاکەی لەگەڵ کردووی پەروەردیگارت بیکاهین فاڵچی نی وەلا مەجنون و هەروەها شێتیش. وازحە ئەوەی یەک لە قسەکانیان ئەوە بوو کە دەیانگوت فاڵچی قسەیەکی دیکەیان ئەوە بوو دەیانگوت شێتی کاتێک کە بەو دووشتانە کەس باوەڕی پێ نەدەکردن هێندێک جار قسەکەیان دەگۆڕی ئەم یەقولونە یان ئەوان دەڵێن شاعر یعنی تۆ شاعری. قورئان لەبەرەوەی فەساحەت و بەلاغەتێکی زۆری تێدایە بەڵام لە حەقیقەتدا خۆ خەڵەتاندن و فێڵکردن بوو لە خەڵکی ئەگەرنا هیچ شتێک لەو شتانەی کە لە قورئاندا هەنە لە شێعر ناچێت. قورئان هەمووی حەقیقەتە شێعر زۆرینەی خەیاڵات وایە ئەم یەقولونە یان ئەوەتە ئەوان دەڵێن شاعرون تۆ شاعری ئەوەی کە دەشێڵەی پێمان شێعرە بەڵام اینجا دەیانگوت نەتەڕەبەسوو ئێمە چاوەڕێین بیهی یعنی بۆ محەممەد تووشی محەممەد ببێ ڕەیب یعنی کارەسات و ڕووداوی ئەلمەنون مردن یعنی چاوەڕێی ئەوەی دەکەین ڕۆژێک بمرێ و لە دەستی ڕزگارمان بێ. حاڵێ ئەم یەقولونە یا ئەوەتە بتپەرستەکان بێ باوڕەکان بە محەممەد پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێن ئەتۆ شێتی ئەتۆ شاعری نەتەڕەبەسوو چاوەڕێ دەکەین بیهی کە بەسەر محەممەددا بێ تووشی محەممەد ببێ ڕەیب یعنی کارەسات و ڕووداوی
مردن یان کارەسات و ڕووداوی دنیایی لە ناویشیاندا مردن بە هیچ نەبێ ینی بە مردن دەمرێت و لە کۆڵمان دەبێتەوە بە حسابی خۆیان وازحە ئەم یەقولونە یان لە جیاتی ئەوەی بڵێن کاهینی شێتی یان ئەوە تا دەڵێن تۆ شاعیری نەتەڕەبەسو بهی چاوەڕێ دەکەین تووشی ئەو محەممەدە ببێ ڕەیب ینی کارەسات و ڕووداوی مردن ینی بمرێت و لە ناوچێت و لە کۆڵمان ببێتەوە قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم تەڕەبەسو چاوەڕێ بن تا دەمرم یان تا خوای گەورە کارەساتێک ڕووداوێکم بەسەر دێنێ بەڵام فەئینی بێگومان منیش معەکم لەگەڵ ئێوە مثل المتربصین لە چاوەڕوانی کەران دەبم قل تەڕەبەسو پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم چاوەڕێ بن فەئینی بێگومان من معەکم لەگەڵ ئێوەدا مثل المتربصین لە چاوەڕوانی کەران دەبم قل تەڕەبەسو پێیان بڵێ چاوەڕێ بن یعنی چاوەڕێ بن بزانە خوای گەورە چ بەسەر من دێنێت و من کەی دەمرم و چۆن دەمرم بەڵام فەئینی بێگومان منیش معەکم لەگەڵ ئێوەوە چاوەڕێ دەکەم تاخوا چۆن من سەردەخا چۆن دینەکەم سەردەخا و چۆن ئێوەش عقوبە دەدات و لەناو دەبە تەواوە ئەو جاخوا دەفەرمێ ئەم تەئمڕهم ئایا فەرمانی بە ئەوان کردووە کە ئەو جۆرە قسانە بکەن ئەحلامهم هەرە ژیرەکانیان بهذا بەوە ئەم تەئمڕهم ئایا فەرمانیان کردووە بە ئەوان ئەحلام یعنی هەرە عەقڵەکانیان بەوە ئەم هم یان ئەوەتە ئەوان قەومون گەلێکن تاغون لە سنوور دەرچوون لە بێباوەڕی و لە کافریەتی و لە خراپەکاریدا بێگومان طبعاً ئەوەی دووهەمیانە چونکە ئەگەر عەقڵ ترینەکەیان ئاوا بن محەممەد صلی الله عليه وسلم کە تەجروبەی 40 ساڵیان لەگەڵی هەبوو قسەیەکی ناڕاستیان لێ نەدیبوو بە فاڵچی بزانن یان کە لە هەرە عەقڵەکانی خەڵکی مەککەی بوو پێیان وابێ شێتە وایە یان کە سەدان شاعیریان لەگەڵدا بوو قورئان لەگەڵ هیچ شیعرێک بەراورد نەدەکرا ئەگەر عەقڵیان هەبایە و عەقڵترین بانە بێگومان ئەو قسەیان نەدەکرا عەقڵەکان بێگومان هۆکارەکەی ئەوەیە کە سنووری خۆیان بەزاندووە لە فەرمانی خوا دەرچوون دەیانەوێت شتێک بڵێن وا لە خەڵکی بکەن بەدگومانی کەن لە بەرامبەر دینەکەی و پێغەمبەرایەتیەکەیدا بۆی ئەگەر نەگەنە قەناعەتیش قەلەق بن دوودڵ بن وەکو ئەوەی ئێستا طبعاً زۆرتر ئیش لەسەر ئەوەی دەکرێت طبعاً هیچ کەسێک هیچ فکرەیەک بەڵگەی عیلمی و زانستی پێ نییە بێ دژایەتی قورئان و فەرموودە و ئیسلامی پێ بکە وایە لە زیاتی مناقەشە و هێنانەوەی بەڵگەی زانستی دێن تەشکیک گومان دروست دەکەن خوا بۆچی لە فڵان ئاەتەی داوای گوت ئەی خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆچی لە فڵان فەرموودەی داوا دەڵێ و لە فەرموودەی دیکە داوا دەڵێ ئەی فڵان سەحابەیە بوو تەشکیک و گومان کە دروست بوو لە دڵتدا طبعاً بەسە بە تایبەتی ئینسان ئەگەر گومانی بەرامبەر بە خوا بەرامبەر بە ئیشەکانی خوا بەرامبەر بە قورئان بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ دروست بوو بەسە بۆی طبعاً پشت لە دین کات و هەروەها ئەو دینداریەشی دەیکا بە کەڵکینێ چونکە لە ئیمان و عەقیدە و باوەڕدا دوودڵبوون و قەلەقبوون یەکسانە بە کافربوون وازحە کەسیش طبعاً بەوانەی کۆن و بە ئێستاش بەڵگەی زانستی و عیلمی پێ نییە بۆ ڕەتدانەوە و ڕەتکردنەوەی پێغەمبەرایەتی محەممەد و قورئان ئیش دەکەن لەسەر تەشکیککردن و گومان دروستکردن لە دڵی کەسەکەیدا کە گومان و دوودڵیان دروست کرد وردە وردە کەسەکە بەرەو بێباوەڕی دەسی هەر خودی بێ گومان هەبوونیش لە ئاەت و لە حەدیث و لە پێغەمبەرایەتی پێغەمبەر بۆ خۆی کوفر جاخوا دەفەرمێ ئەم تەئمڕهم فەرمانیان پێ دەکەن ئەحلامهم هەرە ژیرەکانیان بهذا بەو جۆرە قسانە ئەم هم یان ئەوەتە ئەوان قەومون گەلێکن تاغون لە سنوور دەرچوون و هەروەها فەرمانی خوای گەورەیان شکاندووە و بێ ئەمری خوای گەورەیان کردووە وازحە ئەوە توهمەیەکی دیکە گوتمانیانەوە تا هێندێک زار دەیانگوت کاهینە کە ئەوە کەس باوەڕی پێ نەدەکردن دواتر دەیانگوت شێتە کە پێیان نەدەسەلما دەیانگوت شاعیرە
کە ئەویان بۆ دەچووە سەرێ دەهاتن بیریان لە شتێکی دیکە دەکردەوە ئەم یەقولونە یا ئەوەتە دەڵێن تەقەوەلەه محەممەد بۆ خۆی ئەو قورئانەی هەڵبەستووە بۆ خۆی ڕێکی خستووە قسەکان قسەی خۆی نی پاڵیان دەداتە لای خوای بەڵام خوا دەفەرمێ بەل نەخێر هیچیان ڕاز نین حقیقەتەکەی ئەوەیە لا یؤمنون ئەوان باوەڕ ناهێنن نانەوێت باوەڕ بێنن کە نەیانەویست باوەڕ بێنن بێگومان دەوێت بیانوان بگرن وازحە ئەم یەقولونە یان ئەوەتە ئەوان دەڵێن تەقەوەلەه ئەو قورئانەی بۆ خۆی گوتووە بۆ خۆی هەڵبەستووە بۆ خۆی ڕێکی خستووە و پاڵشی دەداتە لای خوا بەڵام خوا دەفەرمێ چی بەل یعنی نەخێر محەممەد صلی الله عليه وسلم نەکاهینە نەشێتە نەشاعرە نە ئەوەشە بۆ خۆی قورئانی هەڵبەستە بێ ئەی بۆ وا دەڵێن بەل لا یؤمنون بەڵکو ئەوە ئیمان ناهێنن یا نایانەوێت ئیمان بێنن ئینسان کە نەیەوێت ئیمان بێنێت تاقەتی ئیمانی نەبوو ناچارە بیانوان بگرێ چونکە مەنتیق نییە بڵێ خوا ڕاستە و قورئان ڕاستە و پێغەمبەر ڕاستە و بەهەشت هەیە و جەهەنەمیش هەیە بەڵام بڵێ تاقەت نییە لاساری بیانوان بگری دەڵێ قورئان خەلەلی تێدایە یان لەگەڵ عیلم یا لەگەڵ زانست یا لەگەڵ چی ناگونجێ یان حەدیثێک جاری وایە کەسەکە تاقەتی نییە پابەند بێ پێیەوە دەگەڕێتە خوا بزانە حەدیثەکە زەعیفە لاوازە بۆی بیانوێکی دەستکەوێ بۆی جێبەجێ نەکە ئەوانیش هۆکارەکەی ئەوە بوو کە ئیمانیان نەبوو نەشیان دەویست ئیمان بێنن بۆیە تەبەن بیانویان نەگرت ئەم یەقولونە یا ئەوەتە ئەوان دەڵێن تەقەوەلەه ئەو قورئانە محەممەد بۆ خۆی هەڵی بەستووە بەڵام خوا دەفەرمێ بەل نەخێر بەڵام ئەوان لا یؤمنون باوەڕ ناهێن جا خوا دەفەرمێ فەلیەتوا بابێنن بحەدیث قسەیەک مثله هاوشێوەی ئەوەی کە محەممەد هێناویەتی هاوشێوەی ئەو قورئانە ئین کانوا صادقین ئەگەر ئەوان ڕاز دەکەن لەوەی کە دەڵێن محەممەد بۆ خۆی گوتوویەتی وایە هەر کامێک لەو شتانەی کە ئەوان دەیڵێن ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم نەعوذ بالله کاهین بە فاڵچی بە خۆ لە ناو دوورگەی عەرەبیدا دەیان فاڵچی هەبوو وایە دەبوایە فاڵچیەکانیش توانی بەیان شتێکی بنووسنەوە بڵن کە لە قورئان بچێ وایە ئەگەر شێت بایە تەبەن قسەی شێت هیچ دوو قسەیەکی بەسەریەکەوە نییە بەڵام قورئان کتێبێکە کەس ڕقنەی پێ لێ نەگیراوە وایە ئەگەر شاعیر بە شعرەکانی سەردەمی پێغەمبەر و پێش پێغەمبەرایەتی لە فەساحەت و بەلاغەتدا لە قیمەتدان لە ئەو پەڕی فەساحەتدانە تەنها وەک دەڵێ نەیانتوانی منافەسەی قورئان بکەن ئەگەر شاعیر با دەبوایە سەدان کتێبی وەکو قورئان نووسرابانە لە شعر و پاشانی ئەگەر قسەی خۆی بایە پێغەمبەر نەخوێندەوار بوو نەی دەتوانی بنووسێ بخوێنێتەوە ئەگەر ئەو بە نەخوێندەواری توانی بێتێ کتێبێک بنووسێ کەس ڕەخلەی پێ لێ نەگیری ئەوان دەبوان چەند کتێبیان نووسی بایە چەندان کتێب بۆیە خوا دەفەرمێ فەلیەتوا دەی با بێنن بحەدیث قسەیەک مثله وەکو ئەو قورئانە ئین کانوا صادقین ئەگەر ئەوان ڕاز دەکەن لەوەی کە دەڵێن قورئان هەڵبەستراوی محەممەدە یان شعرە یان قسەی لە قسەی شێتەکان دەچێت یا لە قسەی فاڵچی و فاڵگرەوەکان دەچێت تەواوە ئەمجا خوا دەفەرمێ ئەم خولیقوا من غەیری شەیئین ئایا ئەوان دروست کراون من غەیری شەیئین بەبێ هیچ دروستکەرێک هەل لە خۆڕە ئەم هم الخالقون یا ئەوەتە ئەوان بۆ خۆیان خالیق و دروستکەری خۆیانن کامیانە بێگومان تەبەن هیچیان ئەم خولیقوا ئایا ئەوان دروست کراون ئەو بتپەرستانە ئەو بێ باوەڕانە کە ئیمان بە پێغەمبەرایەتی محەممەد و بە قسەی خوا ناهێنن ئەم خولیقوا من غەیری شەیئین ئایا ئەوان دروست کراون بەبێ هیچ شتێک یعنی بەبێ هیچ دروستکەرێک ئەم هم الخالقون یان ئەوان بۆ خۆیان دروست کردووە کامیانە هیچیان لێ تەبەن ئەوانیش نیان دەتوانی بڵێن لە خۆڕا دروست بووین وایە و هەروە نەشیان دەتوانی بۆ بڵێن بۆ خۆمان دروست کردووە چونکە دەبوو بەڵگەت پێبێ وایە ئەگەر بڵێ لە خۆڕا دروست بووم دەی وەرن با تەماشاکەین بزانین چێ لە خۆڕا دێ کەس لە ناو مەکەیدا هەیە بابی نەبێ و داکی نەبێ وایە یا لە ژیانداراندا لە ئاسمانێک کەوت پێتە خوارە یا لە عەرزی هات پێتە دارێ بەبێ ئەوەیەک پێشینەیەک بێگومان نا
ئەگەر بڵێ ئەمن بۆ خۆم دروست کردووە نا خۆت ناقەی ناکە وەرە بەویستی خۆت منداڵێکی دروستکە بەوز با ڕەنگەکەی بەو شێوازەی بێکە تۆ دەتەوێت وایە باڵا و کێشی با بەو شێوەی بێکە خۆت دەتەوێت بێگومان ئەو ئینسانەوەشی پێ ناکرێت بۆی خۆی گەورە دەیەوێت بێدەسەڵاتی یعنی بتپەرستەکان و ئەوانەی کە ئیمان بە قورئان ناهێنن تۆ کە ئیمانت بە قسەی خوای نییە وایە لە قسەی خوا گومانت هەیە ئەی لە خالقیەتەکەی لە دروستکاریەکەی گومانت هەیە بێگومان ئەگەر لە دروستکاریەکەی گومانت نەبوو نابێت لە قسەکەشت گومان هەبێ خوا بتوانێت دروستت کە وایە کە لە دروستکردندا کەس هاوێنە و هاوشێوەی نەبێ ئەی لە قسەکردنیشدا نابێت کەس هاوێنەی هەبێ قسەی خوش نابێت لە قسەی هیچ کەس چێت چۆن کەس ناتوانێت وەکو خوا خالق بێ هیچ کەسیش ناتوانێت وەکو خوا شتێک بڵێ لە قسەی خوای بچێت ئەم خولیقو ئایا ئەوان دروست کراون من غەیری شەیئین بەبێ هیچ شتێک یعنی بەبێ هیچ دروستکەرێک ئەم هم یا ئەوەتە ئەوان خالق بۆ خۆیان دروستکەری خۆیان و دروستکەری شتەکانی دیکەنە بێگومان هیچیان نێ ئەم خەلەقو السەماواتی وەلئەڕض یان ئەوان دروستیان کردوون ئاسمانەکان و زەوی ئەم خەلەقو یا ئەوەتە ئەوان دروستیان کردوون السەماوات ئاسمانەکان وەلئەڕض زەوی خوا دەفەرمێ بەل یعنی نەخێر بەڵام ئەوان لا یوقینون لە قسەی خوا و لە پێغەمبەرەتی موحەممەد لە دڵنیایی دانین یەقینیان نیە تەڵەن کە یەقینت نەبوو یەقین نەبوون یەکسانە بە بێباوەڕبوون یەکسانە بە کافربوون چونکە ناکری لە قسەی خوا و لە ئیشی خوا ئینکاری بکەیت تەمەن ئینکاریەکەشیان عینادی بوو لەناها لە چەند شوێنی دیکەی قورئانی هەمانەها خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم ولئن سألتهم من خلق السماوات والأرض بسيودي دڵێن يقولون الله چێ ئاسمانەکان و زەوی دروست کردووە الله ئەی چێ دەتان ژێنێ و چێ دەتان مرێنێ الله ئەی چێ بەنمونە ڕزقتان دەدا الله ئەی خوا الله هەموو ئەو شتانەی کردوێ ناکرێ محەممەدیشی کردبێ بە پێغەمبەر قسەیەکیشی گوت پێ ئێوە لە بەرامبەریدا دەستەوەستان بن بێگومان ئەم خەلەقو السەماوات وەلئەڕض یان ئەوەتە ئەوان توانیویانە دروستکەن ئاسمانەکان و زەوی خوا دەفەرمێ بەل یعنی نەخێر نەیان توانیوە دروستیکەن بەڵام لا یوقینون ئەوان لە دڵنیایی دانین سەبارەت بە دەسەڵاتی خوا کە دەتوانێت مرۆڤ جارێکی دیکە زیندوو کاتەوە لە پرسینەوەی لەگەڵدا بکە جا خوا دەفەرمێت ئەم عندەهم خەزائین ڕەبیک ئایا لەکن ئەوانە خەزائین گەنجینە و بەخشەشەکانی پەروەردیگارت بە کەیفی خۆیان چیان حەز لێ بێ بەخششی خوای پێ ببەخشن و چیان حەز لێ بوو لێی وەرگرنەوە چیان پێخۆش بوو دۆڵەمەندیکەن و چیان پێخۆش بوو فەقیریکەن چیان حەز لێ بوو ساغیکەن و چیان حەز لێ بوو نەخۆشیکەن یان لێرە مەبەستی تەبان بە تایبەت پێغەمبەرایەتیە پێغەمبەرایەتی یەکێکە لە بەخشەکان یەکێکە لە بەهرەکان بەهرەی پێغەمبەرایەتی بەدەزوانە بە حەزی خۆیان بڵێن بە ئەو پێغەمبەر نەبێت و ئەو پێغەمبەر بێگومان نا خوا دەفەرمێ ئەم عندەهم ئایا لەکن ئەوانە خەزائین ڕەبیکە گەنجینەکانی پەروەردیگارت خەزێنەکانی پەروەردیگارت بەخشینەکانی پەروەردیگارت ئەم هم المسەیطرون یان ئەوان بۆ خۆیان توانا و دەسەڵاتی ئەوەیان هەیە ینی زاڵ بن بەسەر هەموو شتێکدا و دەسەڵاتیان بەسەر هەموو شتێکیدا هەبێ ئەوان بێگومان نەخێر چونکە ئەوان خوانین ئەوان خالق نین ئەوان مەخلوقن وایە ئەوان پەرستراونین دەبێت پەرستش و بەنداتی بۆ کەسێکی دێ بکەن مادام گەنجینەکانیان بەدەستنیە و دەسەڵاتیشیان نییە ناسارن ئەگەر عینادینەکان دەبێت تەسلیم بن ئەم عندەهم خەزائین ڕەبیک لەکن ئەوانە گەنجینەکانی پەروەردیگارت دا پێغەمبەرایەتیە بارانە ڕزقە ساغیە نەخۆشیە ژیانە مردنە منداڵە هەرچی هەیە وەلحاصڵ لەو کەونە و لەو بوونەوەرەدا کێ ساحیبیەتی بێگومان خوا ساحیبیەتی خوا ساحیبی هەموو شتەکان بێ دەبێت ساحیبی ئەوەش بێ کە پێغەمبەرایەتی دەدا بەو کەسێک کە خۆی بیەوێ ئەم هم المسەیطرون یا ئەوەتە ئەوان زاڵ و وەک دەڵێ دەسەڵاتدارن بەسەر دروستکراوەکاندا چۆنیان حەز لێ بێ ئاوا تەسەڕوفی پێوە بکەن و زاڵ بن بەسەریدا بێگومان نە وازەحە خوا دەفەرمێ ئەم لەهم یان ئەوەتە ئەوان هەیانە سلەم پەیژە قادرمە
يستمعون فيه يعني بۆ بەهۆی قادر مەکانەوە بگەنە ئاسمان و لەوێ گوێ بگرن. مرۆڤ زۆر لەوەی بێدەسەڵاتترە خالقی ئاسمان و خالقی زەوی بێ، تەنانەت نەیتوانیوە وەسیلەیەکیش دروستکە، هۆکارێکیش دروستکە پێی بگا بە ئاسمان. چجای ئەوەی خۆی بە ساحیبی ئاسمان و ئەو شتانە بزانێت کە لە ئاسمان ڕادێ، وایە ڕزقە لە ئاسمان ڕادێ، ڕەحمەتی خوایە لە ئاسمان ڕادێ، بارانە لەوێ ڕادێ، بڕیاری ژیان و مردنە، خۆشی و ناخۆشی هەمووی لە ئاسمانەوە دێ. ئەوان نەک توانایان بەسەر ئاسماندانیە، بەڵکو توانای گەیشتنیان نیە بە ئاسمانیش. ئەم لەهم ئەوان هەیانە سلەمون پەیژەیەک هۆکارێک بۆ سەرکەوتن بە ئاسماندا، چن یەستەمیعونە فیه لەوێ گوێ بگرن، لەوێ بەس گوێ بگرن لە قسەی مەلائیکەتەکان و لە قسەی فریشتەکان. هێشتیوە خوا دەفەرمێ فەلیەتی بابێنن مستەمیعهم ئەوەی کە گوێیان لێ بووە بسولتانی مبین، بەڵام بە بەڵگەیەکی ڕوون و ئاشکراوە. وازحە؟ ئەگەر ڕاست دەکەن فەلیەتی بابێنن مستەمیعهم ئەوەی گوێیان لێگرتووە و گوێیان لێ بووە، بەڵام کە هێنایان نابێت لە خۆڕا بێڵێن، دەبێت بسولتانی مبین بەڵگەی ئاشکرایان پێبێ. بەڵگەی ئاشکرایەکەش ئەوەیە کە ئەوەی دەیڵێن دەبێت لەگەڵ واقع و حەقیقەتدا لەگەڵ ڕاستیەکاندا بگونجێ. تەواوە؟ ئەم لەهم سلەمون ئەوان هەیانە قادرمە و پەیژەیەک یعنی پێی بگەن بە ئاسمان، یەستەمیعونە فیه بچن لەوێ گوێ هەڵخەن و گوێ بگرن لە قسەی مەلائیکەتەکان و لە وەحی خوا تاخوا ئەوەی محەممەد گوتوویەتی و هێناویەتی ڕاستە لەگەڵ ئیوێ دەگونجێ یان ناگونجێ. فەلیەتی بابێنن مستەمیعهم ئەوەی گوێیان لێ بووە، بەڵام بسولتانی مبین بە بەڵگەی ڕوون و ئاشکراوە. چونکە شت بە بەڵگە نەبێ لە خۆڕا قسە ئاسانە، هەموو کەس دەتوانێت بیت. وازحە؟ ئەوجا خوا دەفەرمێ ئەم لەهو البەنات و وەلەکوم البەنون، ئایا بەڕەئی وێەوە پێتان وایە خوا کچی هەن ئێوەش کوڕتان هەن؟ دەیانگوت مەلائیکەت کچی خوان لە کاتێکدا بۆ خۆیان بە کچی ڕازی نەبوون، کە کچیان دەبوو یا کە خەبەری کچیان بۆ دەهات موچاویان ڕەش دەبوو، خۆیان دەشاردەوە، بیریان دەکردەوە لەوەی کچەکەیان بکوشن یان گەورەیکە بیهێڵنەوە یا زیندە بە چاڵیکە، لەگەڵ ئەوەیدا کە ڕقیان زۆر لە مێینە و لە کچە کچەکانیان دەدانە خوای دەیانگوت مەلائیکەت تان پێوە ئەوانە هەمویان کچی خوان، بەڵام بۆ خۆیان خوا بە عەقڵیوان قسان دەکات. دیسان دەنا لای خوای کچ و کوڕ فەرقیان هەیە؟ بێگومان نا، هەموو کوڕێک لە شێ بووە، لە مێینەیەک بووە و هەموو مێینەیەکیش لە نێرینەیەکی بووە. ئەسڵەن هەستی یعنی هەست جوڵاندنی نێر بەرامبەر مێ و مێ بەرامبەر نێر زۆر بێمەعنایە. ئەوەی کە لە وڵاتی ئێمە و ئێستا دەکرێت بە بەرنامەیە بۆ تێکدانی شیرازەی خێزان و تێکدانی ئەو پەیوەندی پتەوەی کە هەیە. ئەگەرنا مەنتیق نییە، تۆ ئەگەر دژی نێری نەبی مێر دەبیت دەوێت دژی برایەکەشت بێ، دەبێت کوڕیشت بوو دژی کوڕەکەشت دەبێ، بەڵام ئافرەت وەرە کە منداڵی دەبێت زۆری نەک بە کامیان دڵیان خۆشترە لە کاتێکدا بۆ خۆیان مەینن، کە کوڕیان دەبێ یان کچیان دەبێ. ئینجا دوعای کامیان بۆ یەکتری دەکەن زۆرتر. سروشتی ئەوەکەی وایە خوای گەورە بە سروشتی ئەوەکان قسان دەکە، بۆی ڕەدیان داتەوە کە خوا نەخێر نە کوڕی هەیە نە کچی هەیە. وایە ئەگەر قەرار بێ کوڕ چاکترە لە کچی، وایە دەبێت چاکەکەی بۆ خوای بڕیاردە یا خراپەکەی باشەکەی دەبێت بۆ خوا. ئەنجا ئەگەر قەرار با خوا ینی لەکن خوای وەکووان کوڕ چاکتر بە لە کچی، کوڕەکانی طبعا خوا نەعوذ بالله ئەوە کوفرە، طبعا پێ دوابێ خوا کوڕی منداڵی هەیە پێویستی بە منداڵ ئەوەیە، بەس خوا بە عەقڵی ئەوان خوای گەورە پرسیار لە ئەوان دەکا کە یەکێک لە قسە بێمعناکانیان ئەوە بوو ئەم لەهو البەنات و ئەوان بۆ خوا کچ بڕیار دەدەن، وەلەکوم بۆ خۆشتان کوڕان بڕیار دەدەن. وازحە؟ یعنی منطق نایگرێ، عەقڵ نایگرێ ئەوە کە ئێوە کچتان بۆ خوای داناوە و کوڕتان بۆ خۆتان داناوە بزانن درۆیە، چونکە دەیانگوت مەلائیکەت کچی خوان و خوا بۆ خۆی دروستیشی کردوونی بە کچی خۆی. کچ ئەگە خراپبانە وایە ئەگەر خوا هەر منداڵی قەرار داوە بۆ خۆی کوڕی بڕیار دەدا، ئەگەر قەرار بێ کوڕ چاکتر بێ.
كشتيوانية طبعا أم له البنات بو أوان كسان هن يعني بو خوا كذب الرياض ددن يا خوا بو خوي كسي دروس كردوا ولكم بو ايوشكر أو جاقاد فرمي أم تسألهم يا أو أتو دعوات دي كردون أجرا هيش كريكت في ابدن لسر أو إيمان هنانا أم تسألهم أتو دعوات دي كردون أجرا يعني لبرامبر إيمان هنان دا كريكت في ابدن لناو أحبار ورهباني جولەکە و مەسیحیەکاندا هەبووە بە خەڵکی گوتووە خەڵکی ناوەرە بەنمونە باشتم لێ بکڕە ئەوەندەم دێ مەسەن کلیلی بەهشتت بۆ وەردەگرم ئەوەندەم دێ نایڵم خوا بسووتێنێ بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ کاتێک بە خەڵکی گوتووە خەڵکینا وەرن ببنە ئیماندار وعدی بەهشتان پێ دەدەن بەڵام بەو مەرجەی مانگانە ساڵانە یان لە تەمەنتاندا ئەوەندەم پێ بدەن مەبلەغەکە زۆر بوو بێ کەسەکە پێی هەڵنەستا بێ و دواتر بەناچاری نەبوو بێتە ئیماندار چەند شت هەیە ئێستا لەو بازاڕەی و لەو دنیایدا هەیە حەز لێیتی وایە بەڵام کەفارەت نییە چ دەکەی ناچاری بەلای داناچی شتی وای کردووە پێغەمبەر ئەم تەسئەلهم ئاتۆ داوات بێ کردوون ئەجڕەن هیچ کرێ و پارەیەکت بدەنێ فەهم جا ئەوان من مەغڕەمن لەبەر قەرزدار بوون مثقلون إيمان هنانيان بلا وقرز به بيقمان طبعا شتيوان نبو قتج نابه طبعا إيمان أوي دعوي دكا أوي خلقي بانك دكا هر پیغمبرنا لبر خاطري خويتي بيش خلقي واضحة بلي خلقي جستفادة اللي دكا بلام أقر خلقك بهوي قسيتوا لا أقر بيت دريو بهوي قسيتوا بسيطة بهاشته وأقر أوجار قسي قازان ذكر بيت ودجار قازان ذكر دوا وأركي خود جب ذكر دوا وأم تسألهم أيوة دعواتان أتو دعوات لأوان كردوا أجرا كريان ليوغري جا فهم أوان من مغرم يعني بهوي قرزدار بون بهوي دعوكاري زورة كيتوا مثقلون يعني أو إيمان هنانيان بلا وقرص جران بوبي طبعا بيقمان أوجني واضحة أم عندهم الغيب يعني أو تأوان لكن يعني زانستو زانياري سبارد بشتا شارع وكان جا فهم يكتبون اوان اوشتانيان نسيبنوا يعني بزانا اوي تو باسي دكي سبارد بقيامتو بدوا روجو بجياني برزخيو دواي بردن رازنين بوي آبيم ندبن لإيمان هنا اشتواش هيا بيقمان اشتواجني خو طبعا هيز ناكري انسان سبارد بقيامت بهيت شويكي بقدر نوكا درزيك قماني هبه بەڵام بە ئەگەر و بە ئیحتیمالیش ئەگەر پێت وا بێ قیامەت هەیە خۆت حازرکەی چاکتر لەوەی کە خۆت حازر نەکەی وایە لە شتی دنیایدا ئینسان بۆ وا ناکا وایە ئەگەر کەسێک بە نمونە سارەیەکی پێ بێت و ئیجازەی نەوێ هەر گومانی هەبێت لە شوێنێک بە نمونە مەفرەزەیەکی لێیە شوێنەکەی دەگۆڕێ بە ئەگەریش خۆمەرزنی هەش بێ وایە چونکە ئەگەر احتیاطت کرد هەر ئەوە دەکەی هەر بە زەرەکە توش نابێت و توش ناڕەحەتیەکەی نابێت ئەم عندهم لەکن ئەوان هەیە الغیب یعنی زانست و زانیاری سەبارەت بە شتە نهێنی و شاراوەکان کە محەممەد صلی الله عليه وسلم باسی کردوون جا فهم یەکتوبون ئەوان ئەو زانست و زانیاریە نهێنیانیان لەکن خۆیان نووسی بێتەوە و بە نمونە بزانن چی ڕاستە و چی ڕاست نییە طبعا بيقمان أوشيان نية هذه حقتك چۆنە خوا دەفەرمێ ئەم یوریدونە کەیدا یا ئەوە تەدەیانەوێت پلان و نەخشەیەکی خراپ بجێڕن سەبارەت بەو پێغەمبەرە بێگومانەوە ئەو ڕاستەقینەکەیتی ئەم یوریدونە یا ئەوە کە ئەوان دەیانەوێ کەیدەن یعنی نەخشە و پلان دانن بۆ کوشتن و لەناوبردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم جا خوا دەفەرمێ فالذین كفروا بێگومان ئەوانەی کە بێ باوەڕن و ئیمانیان بە پێغەمبەر نیە صلی الله عليه وسلم هم المەکیدون ئەوان یعنی سزای پلانجێڕیەکان وەردەگرن یا لەسەر پلانجێڕیەکەیان سزا دەدرێن و وەک دەڵێ پلانەکەیان بەسەر خۆیاندا قەڵب دەبێتەوە و قاڵ دەبێتەوە کە ئەو ئاتە زۆرینەی عولەما دەفەرمون باسی هجرت دەکەن هجرت کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەمڕۆ طبعا یەکی
محەڕەمەوە بیرەوەری سەری ساڵی هیجریە هیجرەت یەکێکە لە ڕووداوە گەورەکان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو شەوەی ویستی هیجرەت کە کۆبوونەوەیەکی گەورەیان لە داڕونەدووە کرد کۆمەڵێک پێشنیار هەبوو دەیانگوت بیگەڕێن با بڕوە سەری خۆی هەڵگرێ تەبەن شەیتان لە شکلی پیاوێکدا بەشداری کۆبوونەوەکەی کردبوو وتی نە ئەگەر بڕوات هاوڵەکانی لە دەوری کۆ دەبنەوە دوادێ بەسەرتاندا دەداتەوە هەندێک دەیانگوت بە بیبەستینەوە وتیان نە ئەگەر بشی بەستینەوە سەحابەکانی زۆر دڵسۆزندێن بە هەر جۆرێکی بێ ڕزگاری دەکەن اینجا ئەگەر بیکوشین بە ئاسایش بیکوشین خزمەکانی دەمان کوژنەوە دواتر پلانیاندانا لە شەوێدا کە دەچێتە ژوورە تایبەتیەکەی خۆی بە 12 تیرە بوون تەوان لە هەر تیرەیە کەسێکی ئازا بێ بە شمشێرێکیەوە کە هاتە دەرێ هەر 12 کەسەکە بەیەکەوە لێی دەن و خوێنەکە لە بینی 12 تیرەدا بڵاو بێتەوە گوتیان ئەگەر قزمەکانی بیانێت دیفاعیشی لێ بکەن بە هەمووانمان ناوێرن ناسار بە خوێنی ڕازی دەبن کە داوای خوێنیان کردیان ویست دەیان دەینێ جا بەڵام نەخشەکە جێبەجێ بوو نا نەخشەی ئینسانی شتێکە و ئیخوای شتێکی دیکەیە ئەوان نەخشەی کوشتنی پێغەمبەریان دانا صلی الله عليه وسلم بەڵام خوای گەورە نەخشەی ڕزگارکردنی دانا ئەوان بە 12 کەسی شمشێر بەدەستی پاسەوانی بە حیساب ئازایی بلیمەت لە دەرگاکەی وەستاون کە دەزانن ئەو لە ژوورەکەشدایە و هیچ دەرگایەکی دیکەش نییە لێەوە بڕوە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بە مشتەخۆڵێک ئەوان بەو هەموو تەکتیک و پلان و هێزەی کە هەیان بوو پلانەکەی خۆیان پێ جێبەجێ نەبوو بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خۆی خواوە تەوان بە مشتەخۆڵێک و خوێندنی چەند ئاەتێک بە ناویاندا ڕۆی و بە سەلامەتی هیچی لێ نەهات وازحە ئەم یوریدونە کەیدا ئایان ئەوان دەیانەوێت پلان و نەخشەی کوشتن و لە ناوبردننی ئەو پێغەمبەرە دانن بێگومان حقیقەتەکەی ئەوە بووها دەیانزانی دینەکەی ڕاستە حەقە هیچ کامێک لەو شتانە نییە کە دەیڵێن دەناگەت کاهین بە دڵنیاییەوە کەس خۆی پێوە ماندوو نەدەکرد چونکە سەدان کاهینی دیکە بوون کەس بەلای دانەچووە سەدان شاعیر هەبوون سەدان خەڵک هەبوو درۆی کردووە و خۆی بانگەشەی پیاو چاکی و پێغەمبەراتی و چی کردووە لەبەرەوەی بەڕاستی نەبووە کەس لی نەترساوە بەس ئەوەی پێغەمبەری لەبەرەوەی ڕاستە بۆی لی ترساون ئەم یوریدونە کەیدا یا ئەوان دەیانەوێت پلان و نەخشە دانن بۆ لە ناوبردننی پێغەمبەر صلی الله عليه وسلم قال فەرمێ فالذین كفروا هم المكيدون بێگومان یعنی ئەوانەی کە بێ باوەڕن هم المكيدون هەر ئەوان یعنی سزای پلانەکان وەردەگرنەوە و پلان و نەخشەکان بەسەر خۆیاندا قاڵ دەبێتە واضحە ئەوجا خوا دەفەرمێ ئەم لەهم إله غير الله ئایا بۆ ئەوان هەیە هیچ پەرستراوێک جگە لە خوا ئەم لەهم ئایا بۆ ئەوان هەیە ئیله یعنی پەرستراوێک شانی پەرستن و بەندایەتی بۆکردن بێ غير الله جگە لە خوا ئەوان بێگومان نا خوا دەفەرمێ سبحان الله پاکی و بێگەردی بۆ خوا عما یشریکون لەو شتانەی کە ئەوان دەیکەنە هاوبەش و شەریکی خوا کە بتە بێکەڵک و بێڕوح و بێسوودەکانیان یەکسان دەکەن بەخوا و دەیانەوێت لەگەڵ خوادا هاواریان کەنێ و بیان پەرستی واضحە ئەم لەهم ئایا بۆ ئەوان هەیە ئیلاهون پەرستراوێک یان چەند پەرستراوێک غەیر الله جگە لە خوا بیپەرستن و شانی پەرستن بێ خوا دەفەرمێ سبحان الله پاک و بێگەردی بۆ خوا عما یشریکون لەوەی کە ئەوان دەیکەنە هاوبەش و شەریکی خوا داخوا دەفەرمێت وئین یەڕەو یەک لە داواکاریەکانیان پێشتر بۆ پێغەمبەر ئەوە بوو صلی الله عليه وسلم دەیانگوت ئەگەر پێغەمبەری دەی با خوا لە تۆڵەکردنەوە بۆ تۆ لە سزای ئەوەی کە ئێمە ئیمان بە تۆ ناهێنین و لە بەرامبەردا دەوەستین بە پارچەیەک لەو ئاسمانەمان بەسەردا بکەوێنێتە خوارێ و بمان کوژێ خوا دەفەرمێت وئین یەڕەو جا پێغەمبەر لەوانەیە حەزی لێ بوو بێ خوای گەورە شتێکیان بۆ بکەوێنێتە خوارێ و ئەگەر پێشیان نەکەوێت لە تەنیشتیان عەرزیکەوێ بەشکم ببنە ئیماندا چونکە پێغەمبەر حەزی دەکرد ئیمان بێنن خوا دەفەرمێ وئین یەڕەو ئەگەر ببینن کیسفەن من السەماء پارچەیەک
لە ئاسمانەوە ساقیتەن دەکەوێتە خوار ئەو کاتیش یەقول و دەڵێن سەحاب مەرکوب ئەوە هەورە و کەڵەکە بووە لەسەر یەکتری و خۆی ڕانەگرتووە بە عەرزێکەوتووە ئەو کاتیشە ئیمانیان نەدەهێنە وئن یەڕەو ئەگەر ببینن کیسفەن منە السەماء پارچەیەک لە ئاسمان ساقیتەن دەکەوێتە خوارێ بەسەریاندا وەیەقولونە دەڵێن سەحاب مەرکوب ئەوانە هەورانێکن مەرکوبن یعنی کەوتونەتە سەر یەک و قورس بوون و دواتر هاتوونەتە خوار وازەحە دوێ خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ فەدەرهم لێیان گەڕێ وازیان لێ بێنە حەتا یولاقوا هەتا دەگەنەوە یەومەهم الذی بەو ڕۆژەیان الذی فیه یوسحەقون ئەو ڕۆژەی کە ئەوان تێیدا یوسحەقون یعنی لە هۆش خۆ دەچن گیری لە دەست دەدەن لەبەر سامناکی و ترسناکی ڕووداوەکە ئەگەر هەر بە قسەت ناکەن ئەگەر هەر ئیمان ناهێنن خەفەتیان لێ مەخۆ و خۆشیان پێوە ماندوومە کە هیچی دیکە وازشیان لێ بێنە فەدەرهم لێیان گەڕێ وازیان لێ بێنە حەتا یولاقوا هەتا دەگەنەوە یەومەهم بەو ڕۆژەیان الذی ئەوەی کە فیه ئەوان تێیدا یوسعقون دەبورێنەوە لە هۆش خۆیان دەچن لەبەرچی لە هۆش خۆ دەچن لەبەر سامناکی و ترسناکی ڕووداوەکە جاخوا دەفەرمێ یەومە لەو ڕۆژەدا لا یغنی عنهم سود ناگەیەنێ بە ئەوان کەیدهم شەیئە ئەو نەخشە و پلانانەی کە دایان ناون لە هیچ شتێکدا وازەحە یەومە لەو ڕۆژەدا لا یغنی عنهم سود ناگەیەنێ بە ئەوان کەیدهم پلان و نەخشەکانیان کە لە دنیادا دایان نابوون شەیئەن لە هیچ شتێک ئەو جار وەلا هم ینصەرون و ئەوان لە هیچ لایەکیشەوە سەر ناکرێن زۆر جار لە دنیای دەیانگوت ئەگەر قیامەتیش هەبێت و زیندووبوونەوەش هەبێ لەوێژ ئێمە لە ئێوە چاکترین چونکە بەڵگەیان چ بوو دەیانگوت خوا لێرە دەسەڵاتی زیاتر داوە بە ئێمە ماڵی زیاتر داوە بە ئێمە ئەگەر لێرە ئێوە لە ئێمە چاکتربانە خوا دنیاشی زیاتر دەدا بە ئێوە جا ئەو جۆرە قسانە بۆ قیامەتێ بە کەڵک نایەن و هەروەها ناتوانن بە هیچ شێوەیەکیش کەسیان یارمەتی کەسێکی دیکە بدە یەومە لا یغنی عنهم لەو ڕۆژەدا سود ناگەیەنێ بە ئەوان کەیدەهم کەید و پلان و نەخشەکانیان لە هیچ شتێکیدا وەلا هم ینصەرون ئەوان لە هیچ لایەکیشەوە یارمەتی نادرێن و سەر ناکرێن و لە ئاگر ڕزگار ناکرێن ئەو جار خوا دەفەرمێ وئین للذین ظەلەموا بێگومان هەیە بۆ ئەو کەسانەی کە ستەمکارن عەذابەن سزا وازەحە دوونە ذالکە جیاواز لە سزای قیامەتیش بەرزنێ کەسی زاڵم و ستەمکار زۆر دەگمەنە خوای گەورە لێگەڕێ تا قیامەتی ئاوا بیخوا تا قیامەتی ئاوا بەڕێکە زۆرینەی ئەوانەی کە ستەمکارن نەوعێک لە سزای لە دنیاشدا هەر دەبێ وەرگرن وئین للذین بێگومان هەیە بۆ ئەو کەسانەی کە ستەمکارن سزایەک دوونە ذالکە جیاواز لە سزای قیامەتیش ولكن ئەکثەرهم بەڵام زۆرینەیان لا يعلمون ئەو ڕاستیانە نازانن بتپەرستیەکانی مەککە ئەوانەی دژە پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم زۆرینەیان لە جەنگی بەدردا کوژران وخوا لە دنیادا عقوبەیدان پێش قیامەتیش ئەوەی قیامەتیشیان هەر لە شوێنی خۆ وئین للذین بێگومان هەیە بۆ ئەو کەسانەی ستەمکار بوون عەذابەن دوونە ذالکە سزایەک جیاواز لە سزای دوا ڕۆژ جیاواز لەو سزای کە باس کراوە ولكن ئەکثەرهم بەڵام زۆرینەیان لا يعلمون ئەو ڕاستیە نازانن واضحە ئەو جا خوا دەفەرمێ وەصبر لحکم ربک ئارام بگرە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لحکم ربک بۆ بڕیار و قەرار و فەرمانەکانی پەروەردیگارت ئەو جار یعنی لە گەیاندن و جێبەجێکردنی بڕیاری پەروەردیگارت کە پەیامی پێغەمبەرایەتیە ماندوو مەبە بێتاقەت مەبە ئەو جا مەشترسە فەئینەکە بئەعیونینا بێگومان تۆ لەژێر چاودێری ئێمە دەی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم لەلایەن خواوە پارێزبەندی پێدرا بوو تۆ لەژێر چاودێری ئێمە دای هیچ ترسێکت نەبێ وەسەبح بە پاکی ڕابگرە ئەو جار بحەمدی ڕەبیکە ستایشی پەروەردیگاریشت کە چ کاتێک حینە تەقوم ئەو کاتەی کە هەڵدەستی جایەک دەفەرمون ئەو کاتێک کە لە خەو هەڵدەستی هەندێک دەڵێن مەبەستی ئەوەیە ئەو کاتێک کە لە مەجلیسێک دادەنیشی
ها بڵێ سبحانك اللهم وبحمدك دعاء زۆنە لا أنت أستغفرك ئەگەر ئەوەی بکەیت چ دەبێت ئەوەی لەو مەجلیسەت کردووە هەندێکی دەفەرمون نوێژە بکە بۆ خوا ئەو کاتێک کە لە خەوێ هەڵدەستی مەبەستی نوێژی بەیانیە هەموو ئەوەکانی وەالحاصل وەصبر لحکم ربك ئارام بگرە بۆ بڕیاری پەروەردیگار یعنی چی یعنی ئارام بگرە لە گەیاندنی حکم و بڕیار و یاسا و ڕێساکانی پەروەردیگارت نەکەی بێتاقەت بی بۆی کە خەڵک ئیمانت پێ نایەنێ و بەدوات ناکەوێ ئەوجار فإنك بأعيننا بێگومان تۆ لەژێر چاودێری ئێمەدای پێغەمبەر نا بێگومان تەمان خەڵکی دیکەش بە ئەندازەی ئەوەی کە تەوەکول و پشت بەخوا دەبەستێ لەژێر چاودێری خوای پەروەردیگاردایە وسبح بحمد ربك بە پاکی ڕابگرە و ستایشی پەروەردیگاریش بکە حینە تەقوم ئەو کاتەی ڕادەوەستی ئەو کاتەی ڕادەوەستی یعنی بە پێوە ڕادەوەستی ئەو کاتەی هەڵدەستیەوە بۆ نوێژ ئەو کاتەی لە خەوێ هەڵدەستی ئەو کاتەی لە مەجلیسێک هەڵدەستی وە دەشکرێ مەبەستیەوە بێ ئەو کاتێک کە بە پێوەی و دانیشتووی و لە هەموو حاڵەتەکاندا ومن الليل و هەروەها شەوانەش لە شەوانەشدا فەسەبح و خوا بە پاک ڕابگرە ئەوەشیان هەندێک لە عولەما دەفەرمون مەبەستی قورئان خوێندنە لە شەوێ یا شەو نوێژە ئەو کاتێک کە خەڵک نووستووە ومن الليل لە شەوانەشدا خوا بە پاک ڕابگرە فەسەبح و خوا بە پاک ڕابگرە ئەوجا وئیدبار النجوم دوای چیش دوای ئاوابوونی ئەستێرەکان کە ئەوەش هەندێک دەفەرمون مەبەستی کۆتایی شەوە یان نوێژی بەیانیە و هەندێکیش دەفەرمون ئیدبار النجوم ئەو کاتێک کە وەختی ونبوونی ئەستێرەکان یعنی پێش نوێژی بەیانی دەفەرمون مەبەستی 2 ڕەکعات سنەتی پێش نوێژی بەیانیە ئەوەنجە خوای گەورە دیاری نەکردووە ڕاستی هەموو ئەو شتانەی لەو کاتانەدا دەکرێن مەبەستێتی واضح ومن الليل لە شەوانەشدا خوا بە پاک ڕابگرە خوا بە پاک ڕاگرتن نەوعی هەیە نوێژە بکەی هەر خوات بە پاک ڕاگرتووە سبحان ربي الأعلى سبحان ربي العظيم دەڵێ قورئانی بخوێنی هەر خوات بە پاک ڕاگرتووە ذیکر و تەسبیحاتی بکەی فکر و خەیاڵیش بکەیت لە ئەمر و ئیشی خوای گەورە هەر تەسبیحاتی خوات کردووە ئیدبار النجومیش ڕاستی هەموو ڕۆژە دەگرێتەوە طبعا لە بەیانیڕا تا ئێوارە دوای ونبوونی ئەستێرەکانیش نوێژی بەیانی دەگرێتەوە 2 ڕەکعات سونەتەکەی دەگرێتەوە کۆتایی شەوێ دەگرێتەوە نوێژی بەیانی دەگرێتەوە ضوحای دەگرێتەوە نیوڕۆ عەسر هەموو کاتەکانی ڕۆژی یعنی شەو و ڕۆژ بە کوردی لە شەوێدا طبعا ئەستێرە بەدەرەوە نەخوا بە پاک ڕابگرە کە ئەستێرەش نەمان ڕۆژە یعنی شەو و ڕۆژ بەردەوام تەسبیحاتی خوا بکە و خوان لەبیر بێ صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه